خۆی ئێران مەسەلەی ئێران دوو کێشەیە لەگەڵ ئەمریکا خودی حکوومەتی ئەمریکا کێشەیەکی ناوچەیی هەیە لەگەڵ یەکان بەڵام خاڵی هاوبەشیشان هەیە خاڵی هاوبەشی نێوان ئەمریکا و ئێران ئەوەیە کە حکوومەتێکی ئیسلامی سوننە دروست نەبێتەوە لەوەیە کۆکن کە زۆر کەس ئەمە دوو شتە لێکدا ناکاتەوە لەوەیە لێک سەنگەردانە بۆ لێدانی ئەهلی سوننە ئەجە گروپ بێ تاک بێ شەخص بێ مامۆستایش ئاین بێ مادام کاریگەری هەبێ و هەوڵی یەخستنەوەی ئومەتی ئیسلامی بدات ئەچێتە ناو لیستی ڕەشە لە هەردوو لایەنەوە بەڵام لە سیستەمە جیهانیەکەیە ناکۆکن بەوەی کە ئەمریکا با بڵێن ئێران تاکە وڵاتە لە دوای فەنزوێلا کۆریای باکوورە کە قەرزداری سندوقی نەقدی دووەلی نەبووە با بڵێن تەسلیمی سیستەمە ئابوووریە جیهانیەکە نەبووە بۆیشە گوشاری لەسرە بۆی کە ئەبێت قەرز بکات وەکو وڵاتەکانی تر بۆی کە لە ڕێگای سندوقی نەقدی دووەلیەوە ئەم وڵاتە بکەوتە ژێر ڕکێفی خاوەن دۆلار و خاوەن دراوەکانی جیهان باشە ئێرانیشە بێگومان تا ئێستا لە ململانێدایە لە خاڵە هاوبەشەکەیە هاوسەنگەرن بەڵام لە خاڵە سیستەمە جیهانیەکەیە ناکۆکن بۆیشە ئەوان ئەمریکا با بڵێن ئەم لە گەردەنیە ئەو ئابووری لە گەردەنیە توون دەکات بۆ ئەوەی کە بە ناتاری یان ئەوتە تەسلیم ئەبێت یان ئەوتە خەڵکەکە لە هەژاری و لە فەقیری واتە بە وەرگرتنی قەرز گیری تەسلیمی ئەو سیستەمە ئابووریە جیهانیە دەبێت بێگومان سەرەتایەکە ئێستا داوای 5 ملیاری کردووە داواکردنی ئەم 5 ملیارە بەڵام لە ڕابردوودا گەر ئەزمموری نەبوو بێت و گەورەترین شەڕی لەگەڵ ئەمریکا تەسلیم نەبوونە بەم سیستەمە ئابووریە ئایا خۆ ئەمریکا ئەمەی دەوێت کە تەسلیم بێ بۆچی ڕێگرە لەوەی کە 5 ملیار دۆلارەکە قەرز وەربگرێت ئێران ئەخر کێشەکە لێکواندا ئێستا ئەمریکا با بڵێن کێشەکەی لەگەڵی هەیەدا هەیە بەڵام سندوقی نەقدی دووەلی خۆی ئەمریکانیە بەڵام ئەو ئەڵێ ئەگەر بیتێتی ئەو ئەژێتەوە ئەم نامێت بژێتەوە ئەمێ میلەتەکەی ڕابفاتێ ئەمێ ئۆپۆزیسیۆن ڕاپەڕین بکات بشی لە ناوی باتکەواتە ئەمریکا تەکێش بەردەستا هەیە کە بتوان بە لە ڕێگای ئەو مانەکەی خۆی لە ناوی ئەویش ئێوە لە ڕێگای سندوقی نەقدی دووەلیەوە گەردەنی بگرێت باشە کەواتە هەردووشیان ئەگەری ڕاستیان هەیە هەدەف بپێکرد یعنی گرنگ پێکانی هەدەفە بەزەتر لە قەیمکردنی گەردەنی دابێت یان ئەوە تا بە حەساری اقتصادیەکەی بۆی کە میلەتەکەی ڕابفاتێت